بۆ ناونراوە لەیلەت القەدر چونکە شەوێکی زۆر پیرۆز و مبارەکە و بەقەدرە، قورئانی تیادا بەزیوە، مەلائیکەی خوا پۆل پۆلدا ئەبەزن، بە تایبەت جبریل عەلەیه السەلام ئەبنە شایەت بەسەر کردەوەی عەبدەکان و بەندەکانی خواوە. و هەر لەو شەوە کە شەوی قەدرە تەقدیری ڕزق و ئەجەل و کاروبارەکانی ئەو ساڵی تیا ئەکرێ، ڕزقی خەڵکی لەو شەوە دیاری ئەکرێ، ئەجەلەکان دیاری ئەکرێن، کاروبارەکانی ئەم بوونەوەرە دیاری ئەکرێن. بۆیە ئینسان حەقە لە دەستی خۆی نەدا، دوعا بکە بپاڕێتەوە کە خوای تەعالی عاقبەتی خێرکە، کە خوای تەعالی ڕزق و ڕۆزی بەرفراوان بکە. حەیفە ئەو شەوە بەسەر تا تێپەڕ بوو بێت و تۆ خەوت بێتی. هەروەها بۆیە پێی ئەوترێ لەیلەت القەدر چونکە عیبادەت و نێژ و شەو نوێژەکان و ذکر و دوعا و قورئان خوێندنەکان و خێرکردن و سەدەقەکردنەکان لەو شەوەیە زۆر زۆر بەقەدرە لە لای خوای پەروەردگار، و چەندەها قات چەندەها ئەوەندە پاداشتەکەی زیاد دەکات. هەر عیبادەتێک لە شەوی قەدرە، هەر خێرێک و سەدەقەیەک لە شەوی قەدرە زانی چەندێک زیاد دەکات لە کاتەکانی ترە؟ 1000 مانگ، 30,000 ڕۆژ. بیری لێ بکەرەوە، یعنی هەر خێرێکەکەی بە 30,000 قات بێجگەلەوەی کە لەولا بە حوسەتە بە 30,000 تریش زیاد دەکات، ئەوەندە بەرامبەرەکەی زیاد دەکات. و زیاتریش خوای تەعالی فەرمێ خەیر من لەوەش زیاتر لای کەمەکەی ئەوەندەیە. بۆیە فرسەتە و ئینسان نابێت لە دەستی بدات. ابن عباس ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست دێنێتە دڵیا و دوعای بۆ ئەکات کە فێری تەفسیری قورئان ببێ، ئەفەرمێ لە شەوی قەدرە خوای تەعالی هەرچی ڕووبدا لەو ساڵەی دوای ئەو خوای تەعالی دیاری ئەکات، لە شەوی قەدرە دیاری ئەکات، لە خەیر و لە شەڕ، لە ڕزق و لە ئەجەل، حتا تەنانەت حاجەکانیش دیاری ئەکات. سبحان الله، حتا تەنانەت حاجەکانی ئەو ساڵەشە دیاری ئەکرێن، ئەنووسێ فلان کەس ئەچێ بۆ حەج، فلان کەس ناچێ بۆ حەج. سبحان الله، هەموو شتەکان دیاری ئەکرێن. بۆیە فرسەتە بەڕێزان. مجاهد كتلبي ابن عباس لتفسير أفرمي لتفسيري أوي كخوي تعالى أفرمي ليلة القدر خير من 1000 شهر، أفرمي عملها وصيامها وقيامها خير من 1000 شهر. أفرمي كار كردن بحمو جوركاني كاري خير، يترحمو كاريكي خير، قرآن خوندن، ذكر كردن، دعاء كردن، تنانت روجو قرتني روجا كيشي، تنانت روجو قرتني روجا كشي، وشو نجي وتراويح ذكركاني شوكشي، أفرمي خير من 1000 شهر. ل1000 مان يعني 30,000 شو روجي ترجع واسترا، يعني 30,000 كتمني إنسان حرتشنيك زياد حرتشنيك برا أجر 6 صال تو عمر بكي 6 صال ككسمان 6 صال عبادتنا كي مستحيلة، زور زور مستحيلة. أوانيك أيسا تمني لهر هم من قولتها باورناكم 50 صال عبادتين كذبين تو أجر 6 صال عمر بكي تو عبادت بكي تو شنو عبادت كردوها 21,000 روج عبادت كردوها اگر بردوامش عبادت بكي 6 صال اگر بردوام عبادت بكي تو اگر 8 صال به استا یا اگر 7 صال به تو بیری لب کرد چنێکی بە مناڵی ڕۆیشتووە، بیری لب کرد چەندێکی بە نەخۆشی و بە ئازار و بە بێئاگایی چووە، چەندێکی هەر عیبادەتت نەکردووە، چەندێکی تۆ معسیەتی خوات کردووە، بیری لێ بکەرەوە. بۆیە لەیلەت القەدر فرسەتێکە بۆ کڕینی بەهەشت بەڕاستی.